خۆشەویستانی کەناڵی یوکەیفۆ سڵاوی خۆی گەورەتان لێبێ لەگەڵ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ لەگەڵتانەبین و بەردەوام دەبیت. کەناڵی یوکەیفۆ کەناڵێکە هەموو ڕەنگەکان لە خۆ دەگرێت. لەگەڵ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ لەگەڵ هاوکاری خۆشەویستم شەموز نادر هەر ڕۆژ لە شوێنێ هەر سات لە جەیەک لە شوێنکارێکی کوردی دەمانبینن و بەسەریان دەکەینەوە. دەمانەوەی لێرە پەیامی ئەو کوردانە بگەێنین و پێتان بڵین لە هەر شوێنێ کورد هەبێ جوانی هەیە، لە هەر شوێنێ خزمەت هەبێ کورد هەیە. لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله كثيرا سبحان الله بكرة وأصيلا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا الله أكبر الله أكبر لا إله إلا الله ولله الحمد لا إله إلا الله الحليم الكريم لا إله إلا الله علي العظيم لا إله إلا الله إليه الواحد ونحن له المسلمون لا إله إلا الله ولا نعبد إلا إياه مخلصين له الدين ولو كره المشركون لا إله إلا الله ربنا ورب آبائنا الأولين لا إله إلا الله وحده أنجز وعده ونصر عبده وأعز جنده وهزم الأحزاب وحده فله الملك وله الحمد يحيي ويميت وهو حي لا يموت بيده الخير وهو على كل شيء قدير الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين بران خشكاني بريز گەرمترین و جوانترین پیرۆزباییتان لێ دەکەم. جەژنی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێ لە موسڵمانانی جیهان بەگشتی و بە تایبەتی کورزمانانی خۆشەویستی خۆمان. داواکەین خوای پەروەردگار ئەم جەژنە بکاتە مایەی خێر و خۆشی و بەرەکەت لە ژیانماندا. داواکەین خوای پەروەردگار ئەو مانگەی ڕابردوو کە بە تەواوی لە خزمەتی مانگی پیرۆزی ڕەمەزاندا بووین لە تاعەت و عیبادەتکردن خوای پەروەردگار عیبادەتەکانی لێ وەرگرتە بێتین. خوای پەروەردگار خەڵەمی عەفو و یەنابێ بەسەر گوناه و تاوانەکانمانە. داواکەین لە خوای پەروەردگار
چۆن لێرە کۆی کردوینەتەوە لە مزگەوتەکان لە ماڵەکانی خۆی ئاوها لە بەهەشتی خۆی شاکۆمان بکاتەوە. اللهم ئامین. بەڕێزان و خۆشەویستان، جەژنی پیرۆزی ڕەمەزان بە بۆنەی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزانەوەیە کە مانگی پیرۆزی ڕەمەزان مەدرسەیەکی فێرکاری بوو کە ڕەب العالەمین بەبێ فەرق و جیاوازی تەمەن، بەبێ فەرق و جیاوازی دەنگ و ڕەنگ، بەبێ جیاوازی فەقیر و هەژار کۆرسێک یاخود خولێکی دانابوو بۆ مسلمانان هەتا وەکو تاعەت و عیبادەتی خوای پەروەردگاری تێدا بکەن. بەو تاعەت و عیبادەتش کە خوای پەروەردگار لە گوناهی بەندەکانی خۆش دەبێ کە وعد و بەڵێنی داوە ئەوەی ئەو مانگە پیرۆزە کە توانی بێتی بە ڕۆژوو بوو بێت لە خزمەتی ئەو مانگە پیرۆزا بوو بێت توانی بێتی تاعەت و عیبادەت بکە، خوای پەروەردگار وعدی داوە کە لێی خۆشە بێ. وەک پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەڵات وەسەلام فەرموویەتی من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەش کەسێک کە توانی بێتی مانگی پیرۆزی ڕەمەزان بە ئیمان بە باوەڕێکی تەواوە بە ڕۆژوو بوو بێ لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار و چاوەڕوانی ئەجر و پاداشی لەو بوو بێ، خوای پەروەردگار لە گوناهی ڕابردووی خۆش ئەبێ. و ئەوجا بزانین هەر لە دنیاشدا هەر خول و کۆرس و زانکۆ و مەدرسەیەک لە کاتی تەوابوونیدا لە کاتێکدا کە دەرزەکە یاخ کۆرسەکە تەواوە بێ ئاهەنگێکی تەخەڕوج هەیە، ئاهەنگێک هەیە کە خەڵکی یاخود تەڵەبەکان کە بەشداریان کردووە خۆشی تێئاگێڕن. ئەمڕۆژ ئەو خولەی کە ئێمە بەشداریمان تێدا کردووە تەواومان کردووە ئاهەنگ و خۆشی تێئاگێڕین کە ئەم جەژنە جەژنی خۆشی مسلمانانە. بۆیە زۆر پێویستە کە مسلمانان تێکڕا کە دڵخۆش بن لەم ڕۆژەدا خۆشی بگێڕن، خۆشی دەرببڕن، خۆیان جوان بکەن، خۆیان بڕازێنەوە لەبەر ڕەزامەندی خوای پەروەردگار و لەبەرەوەی کە ئەو مانگە پیرۆزە بە خۆشی و بە خێر و بەرەکەت کە بەسەرمانە تێپەڕیوە. و ئەوجا کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ دەرگایەک هەیە لە دەرگاکانی باش کە ناوی ڕەیانە، ئەو دەرگایە ئللا ئەوانەی پێ ئەچنە ژوورەوە کە بە ڕۆژوو بوون لەو مانگە پیرۆزا کە بە ڕۆژوو بوون لە کاتێکدا کە ئەو دەرگایە دائەخرێ ئیتر کەسی پێ ناچێتە ژوورەوە، ئەوانەی کە بە ڕۆژوو بوو بێتن لەوێ چوونە ژوورەوە. بۆیە داواکەین لە خوای پەروەردگار لەو کاتێک کە ئەو دەرگا دائەخرێ ئێمە هەمومان لە ژوورەوە بوو بێتین. وەوجا بەڕێزان و خۆشەویستان، مانگی پیرۆزی ڕەمەزان ئێمە گەر لە دوو خاڵیستەرەکیە کۆی بکەینەوە، یەکێک لەوانە تەوبە و ئیستیغفارە، ئەو گوناه و تاوانانەی کە ئێمە کردومانە لە مانگەکانی ڕابردوودا لە مانگی پیرۆزی ڕەمەزان خوای پەروەردگار دەرگای تەوبە و ئیستیغفاری کردوێتەوە لە بەندەکانی تێکڕا لێیان خۆشە بێ. واتە کە حەدیسەکە فەرمێ من صامە ڕەمەزانە جای ناکاتەوە ئەگەر کەسێ گوناحی زۆر بێ یاخود گوناحی کەم بێ، کەسێ ئەگەر تازە مسلمان بێ یاخود مسلمان بوو بێ لە سەرەتاوە، و کەسێ دەوڵەمەند بێ یاخود فەقیر بێ، فەرمێ هەر کەسێ بە ڕۆژوو بوو بێ، هەر کەسێ کە قیامەکانی زیندوو کردبێتەوە ئەوە خوای پەروەردگار لە گوناحەکانی خۆشە بێ. واتە ئێمە بەو معنایی کە ئێمە کە خوای پەروەردگار دەرگای تەوبە و ئیستیغفاری لێ کردوینەتەوە ئێمە لە هەموو گوناه و تاوانەکانمان خۆشە بێ، بە شەرتێکە ئێمە بە مەرجێکە ئێمە لەم مانگەی پیرۆزی ڕەمەزانەدا ئێمەش داوای تەوبە و ئیستیغفارمان لە خوا کردبێ و بە دڵ خۆمان یەکلا کردبێتەوە و تەوبەیەکی نەسوحمان کردبێ، تەوبەیەکی نەسوحمان کردبێ لەبەر دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگار. و ئەوجا ئەم مانگە پیرۆزە خاڵی دووەم ئەوەیە کە ئێمە چۆن کە لە ڕابردوودا لە تاعەتی خوای پەروەردگار بین بەڵام بە شێوازێکی کەمتر، بەڵام لەم مانگە پیرۆزەدا ئێمە توانیومانە زۆر زیاتر لە خزمەتی خوای پەروەردگار بین، لە تاعەت و عیبادەتی ڕەب العالەمین دابین. بە ڕۆژووبوونمان کە ئێمە زیاتر لە 15 کاتژمێر بە ڕۆژوو بووین لە ڕۆژێکدا و خۆمان گرتووەتەوە لە خواردن و خواردنەوە، تەنانەت لە حەڵاڵەکانیش خۆمان گرتووەتەوە. و ئەوجا دوای ئەوە شەوانەکە لە تەراویحەکانە بەشدار بووین، ئێمە گوێبیستی قورئانی پیرۆز بووین، مراجعەتی قورئانمان کردووەتەوە، لە خزمەتی قورئانی پیرۆزان کە کەلامی خوای پەروەردگارە. ئەوە کەوابوو ئێمە عیبادەتمان زیاتر کردووە لەو مانگەدا و بەڕاستی پێویستە ئێمە ئیستیقامەمان هەبێ، ئێمە دامەزراو بین، ئێمە خۆمان ئامادە بکەین لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش کە شەیتانەکان بەسراونەتەوە و ئێستا ئەمڕۆ کە بەر بوون و ئازاد بوون کە ڕقێکی زۆریان لە دڵای بەرامبەر ئینسانەکان، ئەبێ ئێمە خۆمان حازر کردبێ، بای ئەوەندە تەقوا و عیبادەتمان کردبێ، تاعەتی خوامان کردبێ کە بەرەنگانی شەیتانی لعنەتی بینەوە و کە بتوانین ئەو مانگە پیرۆزی ڕەمەزانە بە نوێژ و بە ڕۆژوو بە سەدەقات و بە قورئان خوێندن ڕنگدانەوەی هەبێ لە ژیانمانە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش. کەوابوو ئێمە ئەم خولە ئەم مەدرسەیەکی فێرکاریە کە چۆنوانەیەکی فێر کردوین، وانەکانی بە ڕۆژووبوون کە سەبری تەواوی تیا دروست کردوین،
ئێمە ئەگەر بتوانین لە حرام خۆمان بگرینەوە و لە حرام خۆمان بپارێزین بە دڵنیایی و ئەتوانین لە حەڵاڵ خۆمان بگرین و لە حەڵاڵ خۆمان پارێزین بە دڵنیا توانین کە حرامەکانش وەلا برین و خۆمان لە حرامەکانش بگێڕینەوە. و ئەوجا ئێمە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەدا زیاتر لە مانگەکانی تر کە نوێژمان کردووە کە نوێژەکانمان زۆربەی لە مزگەوتا بووە پابەند بین بە مزگەوتەکانەوە بە جەماعەت بە کۆمەڵ نوێژەکانمان کردووە بەڕاستی گرنگە ئێمە پابەند بین و ئیستیقاممان هەبێ لەسەری و ئەوجا زۆر بەخشیومانە وەکو پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سڵات وەسەلام کە ئەجوەد الناس بووە بەخشندەترین کەس بووە بەڵام لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زیاتر بەخشیوێتی. ئێمەش بە هەمان شێوە لەم مانگەدا ئەگەر سەیر بکەین زیاتر لە مانگەکانی تر بەخشیومانە. ئەمە لەگەڵ ئەوەی کە ئەجر و پاداشتێکی بێحسابی هەیە کە ئەجر و پاداشتی هەموو چاکە و چاکەخوازیە لە 1/10 هەتا 700 و هەتا زیاتر کە خوای پەروەردگار ئەجر و پاداشمان داتەوە لەسەری دەبێ ئێمە ڕابین لەگەڵ ئەوەی کە دایم بەخشن دەبین دایم دەست و گیرفانەکانمان کراوێ بەڕووی هەژارەکانە ئەو هەژارانەی کە ئێمە لەم مانگەدا بە عەمەلی هەستمان بە برسێتی ئەوان کرد کە ئێمە مانگێک کە بە ڕۆژوو بووین لەگەڵ نوێژی بەیانی تا نوێژی مەغریب ئێمە برسی بووین بەڵام ئەوان تەواوی تەمەنیان برسین تەواوی تەمەنیان ئەوان هەژار و نەدارن کە ناتوانن بە پێی پێویست کە قوتی ڕۆژانەیان هەبێت و نان بخۆن بۆیە دەبێت ئێمە ئەو هەژارانەمان لەبیر بێ لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش ئێمە بە تەواوی ببەخشین کەسێکی بەخشندە بین بەخشینەکانمان ڕەنگدانەوە هەبێ لە ژیانمانە بۆیە دەڵێن لەگەڵەوەی کە ئێمە ڕادین لەگەڵ تاعات و عیبادەتی خوای پەروەردگار لەگەڵەوەی کە ئێمە تەوبە و ئیستیغفارێکمان کردووە هەوڵ بدەین نەگەڕێنەوە سەر گوناه و تاوان. ئەی ئەو گەنجەی کە لە ڕەمەزاندا تەوبە کردووە ئەی ئەو گەنجەی کە لە ڕەمەزاندا هاتووی بۆ مزگەوتەکان و واز لە گوناه و تاوان هێناوە ئاگادار بە خوای ڕەمەزان هەر ئەو خوایە کە لە مانگای تریشە ڕەب العالەمین و خالقی مەخلوقاتە بۆیە دەبێ ئێمە خوا بپەرستین لە هەموو کاتێکدا نابێت تەنها پەرستشەکانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بێ ئەو گەنجەی کە ڕاویتەوە تەوبە کردن مژدە لێ بێ ئێستا خوای پەروەردگار لە گوناه و تاوانەکانت خۆش بووە نەگەڕێیتەوە سەر گوناه و تاوانەکەت. ئەو خوشکەی کە لەشکی کردەوە حیجاب کردەوە لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەدا ئاگادار بە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانش لەشکەکەت لا نەبەی نەگەڕێیتەوە سەر گوناه و تاوان. بۆیە بەڕاستی خوای پەروەردگار ئیش و کاری بە برسێتی و تونێتی ئێمە نییە خوای پەروەردگار ئیشی بە عیبادەت و تاعاتی ئێمە نییە هەموو سەرزەوی تاعات و عیبادەت بکەن بۆ خوای پەروەردگار یەک مثقالە زەڕە لە مڵکی خوا زیاد ناکا و بە پێشەوانشەوە کەم ناکا بۆیە هەموو کار و کردەوەی هەموو تاعات و عیبادەتێ ئێمە بۆ خۆمانە بۆ خودی خۆمانە بۆی کە خوا لە خۆمان ڕازی بکەین و خوای پەروەردگار بە ڕەزامەندی خۆی لێمان خۆش بێت و بمان خاتە بەر ڕەحم و سۆز و میهرەبانی خۆی. خوای رب العالمین فەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون واتا فەرمێ ئەی ئیمانداران ئەی باوەڕداران کاتێک کە ڕۆژوم لەسەر فەرز کردوون وەک چۆن لەسەر پێشینەوە ئێوەم فەرز کردووە بۆچی لعلكم تتقون بۆ ئەوەی کە تەقواتان زیاد بکە بۆی کە لە خواتان نزیک بکاتەوە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار لێمان خۆش بێ ئەگینا خوای پەروەردگار هیچ ئیشێکی بە تاعات و عیبادەتی ئێمە نییە. متقیش ئەوانش کە خوای پەروەردگار وەسفیانەکا لە قورآنی پیرۆزدا و کە تەقوایان هەیە لە خوا نزیک بوونەتەوە کە لە خوای پەروەردگار ئەترسن کە هەست بە ڕەقابەتی خوای پەروەردگارەکەن لە هەموو کایەکانی ژیانیاندا کە خۆیان لە گوناه و تاوان نەگرنەوە کە تاعات و عیبادەتی بۆەکەن خوای پەروەردگار وەسفیانەکا فەرمێ إن المتقين في جنات وعيون ادخلوها بالسلام آمنين ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرور متقابلين. خوای پەروەردگار مژدەیان پێدا فەرمێ ئەوانەی کە تەقوان هەیە متقیکان خوای پەروەردگار ئەیان خاتە بەهەشتی پانیبەرینی خۆیانەوە هەرچی غل و ڕق و حەسادەت و بغز هەیە لە دڵیانە ناهێڵێ و ئەو جاوەک و برا هەمویان پێکەوە لە بەهەشتا ئەبن. داواکەن لە خوای پەروەردگار تاعات و عیبادەتی لێ قبول کردبێتین خوای پەروەردگار لەو متقیانەمان حساب بکا کە لە بەهەشتی خۆی کۆمانەکاتەوە خوای پەروەردگار لە گوناهەکانمان خۆش بوو بێ یا رەبی خوای ئیستیقامەمان پێ ببەخشی و ئیسلاحی حاڵمان بکەیت و ئێوەش چەند دوعایەکی تر بکەن ڕەحمەتان لێ بێت. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان خوشويستان أم روجي ججنا روجي خوشي دربرينا روجي خوشبختي وكامراني مسلمانان وإيماندارانا هندي حالت هي هندي كردار هي پێویستە کە ئێمە ئەنجامیان بدەین ئاگاداری بن وەکو مسلمان ئەوش یەکەمیان ئەوەیە کە ئێمە عملی صالح لەم ڕۆژەدا بکەین ئەجر و پاداشتێکی زۆری هەیە عملی صالح لە خزمەتی خوای پەروەردگارا بین نوێژەکانمان بە تەواوی بکەین لە بیرمان نەچێت کە دوێنێ ڕەمەزان بووە ئەم ڕۆژ پابەند بە مزگەوتەکانەوە
بەلای کەمەوە لەمە دووە بتوانین کە ڕۆژێک یاخود نوێژێک لە مزگەوت تا بە جەماعەت بکەین. بۆیە ئاگامان لێبێ ئەم ڕۆژانە ڕۆژی تاعەت و عیبادەتە، هەر کار و کردارێ بیکەین لەژێر سایەی شەرعی خوای پەروەردگارە بە عیبادەت بۆمان حسابە. و ئەوجا خۆشی دەربڕین وەکو دەبینین کە زۆربەی برایان کە جلوبەرگی کوردیان لەبەرایە بە خۆشحاڵی و خۆیان گۆڕێ جوانترین جلوبەرگیان لەبەر کردووە. پێویستەکەی ئەم ڕۆژە ئێمە هەمومان دڵمان خۆش بێت و هەمومان کامەران و بەختەوەر بین. و ئەوجا ئاشتەوایی و تەبایی کە کردارێکی تری ئینسانی مسلمان و ئیماندارە، ئەگەر کەسێ دڵی گەردی گرتی بێ بەرامبەرمان ئێمە هەوڵ بدەین ئاشتی بکەینەوە، ئێمە هەوڵ بدەین ڕق و کینە لە بینی خۆمانە نەهێڵین، ئێمە هەوڵ بدەین با دەست پێشخەر بین لەوەی کە ئەگەر کەسێک کێشەیەکمان لەگەڵی هەیە ئێمە هەوڵ بدەین ئاشتی بکەینەوە ئەو ئەجر و پاداشتە بەر ئێمە بکەوێ. ئەمڕۆ عوزر نییە بۆ هیچ کەسێ تەلەفۆنی بۆ بکەیت لە دەرگای ماڵەکەی بدەی، پرسیار ناکە ئازانێک کە جەژنە و بۆ گردن ئازایی تەلەفۆنی بۆ ئەکەی، بۆ گردن ئازایی ئەچی بۆ لای و ئەتەوێ گردنی خۆتی پێ ئازا بکەیت. بۆیە ئازا ئەو کەسەیە ئەمڕۆ گردنی بەرامبەرەکەی ئازا بکا بەبێ ئەوەی کە ئاگای لێبێ. و ئەوجا ئازا ئەو کەسەیە کە دەست پێشخەری بکا لە سەردان و لە بەسەرکردنەوەی خەزم و کەس و ئەحباب و خۆشەویستەکانی. و ئەوجا ئەنجام نەدانی هەندێک کار کە نابێت لەم ڕۆژەدا بکرێت کە وەک عەرزم کردن ئەم ڕۆژە ڕۆژی جەژنە، ڕۆژی خۆشیە، ڕۆژی کامەرانیە. ئەوش ئەوەیە کە نابێت تاوانی تیا بکرێ، مەعسیەتی تیا بکرێ. ئەبینین بە ناوی جەژنەوە لەم لاولەو لا حەفەلات و بۆنە و تێکەڵی و ئەوانەی کە خوا پێی ناخۆشە ئەکرێ، بەڕاستی نابێ ئینسانی مسلمان بەشدار بێ لەو گوناح و تاوانانەدا. وەکووە فەرمێ لە حەدیثێکدا صلی الله عليه وسلم: من عصى يوم العيد فكأنما عصى يوم الوعيد. ئەگەر کەسێ لە ڕۆژی جەژنا گوناح و تاوانێ بکە وەک ئەوە وایە کە لە ڕۆژی قیامەتدا لە حەزوری خوای پەروەردگار گوناح و تاوان بکە. کێ جورئەتی ئەوە ئەکا کە لە حەزوری ڕەب العالەمیندا گوناح و تاوان بکە؟ بۆیە تاوانکردن لەم ڕۆژانەدا ئاگادار بین وەکو وایە کە لە ڕۆژی حەشردا لە خزمەتی خوای پەروەردگار گوناح و تاوان بکەیت. و ئەوجا ئەگەر کەسێک خۆشەویستێکی لێ مردبێ دروست نییە تەعزیەی بۆ دابنێ، دروست نییە سەرقەبران چێتە سەرقەبرانی بە ناوی تەعزیە و بە ناوی ئەوەی کە تەعزیەبارە و تەعزیە هەیە و کەسی لێ مردووە. چونکە ئەمڕۆ وەک عەرزم کردن ئەمڕۆ جەژنێکی گەورەیە، سەرکەوتنێکی گەورەیە لەو ئیمتیحان و تاقیکردنەوەی کە خوای پەروەردگار تاقی کردینەوە. لە مانگێکی ڕەبەقدا ئێمە بەڵێنمان داوە، وعدمان داوە بە ڕەب العالەمین ئێمە بەندەیەکین لە بەندە ساڵحەکان، ئێمە تاعەت و عیبادەت تەنها بە خوای پەروەردگارەکەین. بۆیە دروست نییە بە هیچ شێوازێک تەعزیە بگیرێ و سەرقەبران بکرێ بە بۆنەی مردنی کەسوکارەکانمانەوە. و ئەوجا بەڕێزان و خۆشەویستان، مهمترین شت ئەوەیە کە ئەمڕۆ وەک عەرزم کردن گردنی یەکتری ئازا بکەین. وەکو ئەو دوکاندارەی کە چۆن کە خەڵکی ئەچوون فەقیر و هەژار بوون لە لادێکەیانە شتیان لێ ئەکڕی و بە قەرز ئەیان برد. لەو سەردەمەشا دەفتەر و قەڵەم نەبووە کە بینووسن. هەچ کەسێک کە شتێکی لا بردبێ بەقەدەر ئەو قیمەتی ئەو شتێکە بردوێتی بەردێکی لادا ئەناجا بەردێک گەورە بووایە، ئەگەر قەرزەکەی کەم بووایە بەردێکی بچووکتر بوو، بەردەکانی لەسەر کەڵەکە کردبوو لای دوکانەکەیە. ڕۆژی جەژن هات و سەیری کردوتی و ئەم خەڵکە فەقیر و هەژارن، بەخوا ئەگەر هەیان بووە پارەکەی منیان ئەدا ئەم بەردانیان لای مندانانە پاڵەکەنێ بە بەردەکان و هەمووی فڕ ئەدا لە کاکەوە هەمووی لەبەر خاتری خوا گردنی ئازابێ. ئەمڕۆ پێویستە ئێمە ئەو کەڵەکانەی کە لە تەنیشتمانە لە ڕق و کینە و حەسادەت ئێمە پاڵی پێوە بنێن و گردنی یەکتری ئازا بکەین. ڕەحمەتی خواتان لێبێ. لێرەوەی مەڵێن گردنتان ئازابێ، گردنمان ئازاکەن لە هەموو کەم و کورتیەک، لە هەر قسە و قسەڵۆکێ. ڕەحمەتی خواتان لێبێ، گردنمان ئازاکەن، گردنی هەموو لایەک ئازابێ و داواکەن لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەتمان قبوڵ بکە و ئەم جەژنەمان بەخۆشی بەسەراتێ بپەڕێنێ و مانگی ڕەمەزان ببێ بە شاهید لەسەرمان کە ئێمە بەندە ساڵحەکان میدوو بەو شاهیدێ بمان باتە بەهەشتی خوای پەروەردگارەوە. اللهم اجعل الصيام في الصيام الصائمين وقيامي في قيام القائمين ونبهني في عنه ونومة الغافلين وهب لي جرمي فيه يا إله العالمين واعف عني يا عافيا عن المجرمين. رحمتي خواتان لێبێ گردنیەکتری ئازاکەن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. سبيل
بێدەی جەژن وادەی لە دەرگەی دەروون مزگەنی شادی هێنا دڵمان ڕوون و چاومان ڕوون سروەی سپێدەی جەژن وادەی لە دەرگەی دەروون مزگەنی شادی هێنا دڵمان ڕوون و چاومان ڕوون کراوە بێ کراوە دەرگا و پەنجەرەی ماڵام بۆن و بەرامەی جەژن واداباری لە ئاسمان کراوە بێ کراوە دەرگا و پەنجەرەی ماڵام بۆن و بەرامەی جەژن واداباری لە ئاسمان سیمەدەم پڕتریقا لە نقمی زەردەخانە سیمەدەم پڕتریقا لە نقمی زەردەخانە بەسەریەکاڵ ڕێژن جەژنانەی ئەم تامانە بەسەریەکاڵ ڕێژن جەژنانەی ئەم تامانە جەژنانەی ئەم تامانە بەبوونەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە جەژنە پیرۆزەی خۆمان لە خەڵکی موسڵمان بەگشتی و خەڵکی کوردستان بە تایبەتی و کوردانی لە تەراوگە و غوربەتی زیاتر داواکارم لە خوای میهرەبان عیبادەتی ئەو مانگەی قبوڵ کردبین و داواکارم لە خوای میهرەبان تەوفیقمان بدا لە دوای ڕەمەزاندا بەردەوام بین بەردەوامیمان لەسەر ڕەمەزان نیشانەی قبوڵبوونی عیبادەتەکانمانە لەو مانگەدا خوای گەورەوامان لێ بکات عیبادەتێک بکەین کە خۆی لێ ڕازیە و هیوادارم خەڵکی ئێمە زیاتر التزامی هەبێ بە دینەوە بگەڕێنەوە بۆ سەر دینی خوا کە مایەی ڕەزامەندی خوای میهرەبانە هەم لە دنیا و هەم لە قیامەتدا سڵاو و ڕێزمان هەیە بۆ خەڵکی مزگەوتەکەشمان و جەژنی پیرۆزە لە خەڵکی مزگەوتەکەشمان دەکەین لە مزگەوتی ڕووناکی لە شاری بێرمیکا خوای گەورە هەموو لایەک موفق پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە ئێوە و لە هەموو مسلمانانی جیهان زۆر بەخێر بێت وەڵایی هەموو ئەسبابی خواردنی جەژن چییە بڵێن فاسۆلیایە قەیسیە خۆزیە گۆشتی حیوان بە خۆزی دروستمان کردووە ئیتر لەگەڵ برنجی مەحموود و ئەمەش توانی تێک ئەمە کشمیشە بۆ سەر درست کشمیشەکەی ئەمە خۆزێکەیە ئافرەتی هەموو ئەمە شلەی قەیسێکەیە پێشەکی بە خێراتنتانەکەم جێژنە پیرۆزە لەسەر جە مسلمانانی جیهانەکەم و بە تایبەتی میلەتی کورد جێژن پیرۆز بێت هیوادارم میلەتی کورد لە خۆشی و ئاشتیا بێ و هەموو ساڵێکی هەر جێژن و خۆشی بێت دووبارە جێژنە پیرۆزە لە هاوڕێ خۆشەویستمەکەم خۆشحاڵە زانین لەم جەژنە پیرۆزەیە و لەم جەژنە خۆشی و دەربڕین و شادەیە خۆی تەبارەک و تەعالا بیکاتە خەیر و خۆشی و بیڕژێنێ بەسەر تەواوی جیهان و بەسەر مسلمانانە و بەسەر ئەم مزگەوتە خنجیلانەیە لە شاری بێرمینگەهامە دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ و تەعاتی هەموو لایەک قبوڵ بوو بێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و هەموو لایەک سەرکەوتو و سەلامەت بێت و دەستی کاک شەمەز نادریش خۆش بێت ساڵتان لێ بێت جەژنتان پیرۆز بێت ئێمە لە شاری بێرمینگام ئێستا منام ڕێباز محەممەدە یاریزانی فریسایلم وەکو ئاگاتنە لێ چەند جار چمەتە ناو کتێبی گینسەوە بە خێراتنی کەناڵەکەتان نەکەم و جەژنە پیرۆزەتان لێ یەکەم ئێرە شاری بێرمینگام وەکووە بینن جەژنێکی خۆشە لەخوا بەزای کوردی زۆر لێیە هیوادارم هەڵە شادی خۆشییا بن جەژنتان پیرۆز بێت بەسپاس جەژنە پیرۆزە لە هەموو کوردەکانی کوردستان بە ئام و هەموو مسلمانەکانی شەکەین خوای گەورە تاعاتی هەموو لایەکی قبوڵ کردبی دووبارەی جەژنی ڕەمەزانتان پیرۆز بی هەر لە خۆشی و شادی بن ئینشاءالله خوای گەورە پاشی ئەو جەژنە خۆشی و سەرفرازی بۆ هەموو ئومەتی ئیسلام و ملەتی کوردیش بنێ دوای نەهامەتێکی زۆر خۆشحاڵی خۆم دەرە بڕم بە بۆنی جەژنی ڕەمەزانی پیرۆز و جەژنە پیرۆزە لە هەموو مسڵمانانی خۆشەویستی شاری بێرمنگام بەکەم و ئەم جەژنە بێتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک و بۆ برانی مسڵمانان
دەستخۆشی لە ستافی مزگەوتی ڕووناکیەکەین ئەم ڕەمەزانە زۆر هاوکاری کردین و لەشان ساق بێ و سەرکەوتوو بوو. خۆشەویستانی کەناڵی یوکەیفۆ سڵاوی خۆی گەورەتان لێبێ لەگەڵ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ لەگەڵتانەبین و بەردەوام دەبیت. کەناڵی یوکەیفۆ کەناڵێکە هەموو ڕەنگەکان لە خۆ دەگرێت. لەگەڵ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی یوکەیفۆ لەگەڵ هاوکاری خۆشەویستم شەموز نادر هەر ڕۆژ لە شوێنێ هەر سات لە جەیەک لە شوێنکارێکی کوردی دەمانبینن و بەسەریان دەکەینەوە. دەمانەوەی لێرە پەیامی ئەو کوردانە بگەێنین و پێتان بڵین لە هەر شوێنێ کورد هەبێ جوانی هەیە، لە هەر شوێنێ خزمەت هەبێ کورد هەیە.